بلال كيواني شخصيتي شي إسلامي بو خويها سر بخوه بس رودة كان ناصرة وهاتا بيرشي خريجي معهدي شي ديني لبزتنوي إسلامية شوينة شي هبو دوایی بوو بە مدیری تەلەڤیزیۆنەکەی سلێمانی کە بێشوێنە لە تەلەڤیزیۆنەکەی سلێمانی هەی بزوتنەوە لەو شوێنەی کە بێشوێن بوو باشتر بوو وەک لەوەی کە ئێستا هاتۆ تەزبیحی هەڵسوڕێنێ و کۆمەڵێک ئێرانی دەعوەتکا بۆ بەرنامەیەک لە پشت خۆیانەوە شتێکی کولتوری و کەلەپوریان داناوە و گۆزەیەک و پنەیەک و بەرماڵێک و خوێیانێک و تەزبیح ڕاوەشێن و تەزبیح و سەر بادەن و یەکێکی ئەبوو شوارب کە خوای زانێ بە تلیاکی یا بە جگەرە سمێڵی زەرد بووە دێ قەتار و ئەڵاوەیسیەکمان بۆڵێ بە ناوی بەرنامەجی دینیەوە یا بەرنامەجێکی تر وەڵا چۆن دەف دروست دەکرێت لە ئێران یان بەرنامەجێکی تر چۆن سەبەتە و حەسیر و تەیمان دروست دەکرێت لە لادێکان یا بەرنامەجێکی تر چۆن هەنگوینە بردێ شتێکی زۆر خەیاڵی خەڵکین يعني سيري كان لو قمة ولوتكيك إما سروري شرع ما باراستو لو لوتكوا كخلق تحاكمي بو أم شرعي خوا أكردو ديان صدام ملايشاشي أولاتي إما لبردستي ما مسمى عثمان أبو با قاضي أم شرعي خوا أن تطبيق كردو تو إستبي وابتشوك ببيتوا بروي بو سەرسەکۆیەک دانیشی و باگردێن و ئاگردانێک اینجا سێ قاری ئیشمان بۆ داوەتکەی سێ قاری ئەکەش هەر لێوە بێن و هەر لە ئێرانەوە بێن یعنی کە ئەنەما قاریەک لە وڵاتی ئێمە ناوە بەڕاستی کوڕینە ئەمە بەخوا قەسەم ئەگەر قوڕپێوان جائز بووە ئەمە قوڕپێوان نێویست ئەمەی کۆمەڵێک